بۆکان یەکێک لە شارە خۆش و دڵڕفێنەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە دەکەوێتە پارێزگای ورمێ و کاتژمێرێک لە مەهابادەوە دوورە. خاوەن مێژوویەکی کۆنە، بەڵام لە سەردەمی قاجاریەکانەوە گرنگی زیاتری پێدراوە و سەردار عەزیزخانی موکری لەو سەردەمەدا حکمڕانی شارەکە بووە. بۆکان جیا لە سروشتە ناوازە و مێژووە کۆنەکەی چونکە زێدی گەورە هونەرمەندی کورد حەسەن زیرەکە وەکو شاری دەنگخۆشەکان ناسراوە. ئەم شارە جیا لە گەرووی بێهاوتایی حەسەن زیرەک چەندین گەرووی زێڕینی دیکەی لەخۆ گرتووە کە وەکو پێویست نەناسراون و نامۆماون. یەکێک لەو دەنگانە کە چریکەیەکی ناوازەیە لە جیهانی گۆرانی و ئاوازی کوردی سعدون عەسکەریە. لە ماڵی مەلا عەلیدا دەنیشتین. مەلا عەلی قزڵجی. مەلا عومەر زۆر سەواددار بوو. مەلا عوسمان لەگەڵ من ڕەفیق بوو. منیش دەرسم نەدەخوێند، ئێستا نەچووبووم مەدرسە. ئاخر مەجبوور بووم چوومە مەدرسە، چوومە قەڵا. هەر ڕۆژی ئەووەڵ مامۆستا کوتی دا بگرە دەستت، بگرە دەستت. دەستی دوودانی لەوەمدا دوودانی لەوەمدا. کوتی مەگەر ئاوا بێ هەر ناخوێنم، هەر نامەوێ. مامۆستا حەسەن زۆری پێ ناخۆش بوو. کوتی وە نەسیحەتت دەکەم. کوتم ئاوا وڵای دی کەلاسی سێوم بوومە وەخت ئەو بەحسە بۆ من پێشات. کەلاسی سێوم بووم. کوتم میدی ناچمەوە مەدرسە هەر ناچم. ئاوا سەلام بابجان، سەلام میوانت بن، بە قوربانت بن، تاکیش کرد سلامەت و بەخێر بوو یەخدا. مەمنون و سەلامەت یەخدا. دەیجاس خەبەر حاڵە خەبەر چییە؟ باجیوان چۆنن؟ ئەم هونەرمەندە لە ساڵی 1944 لە شاری بۆکان چاوی بە دنیا ڕۆشن دەبێتەوە. منداڵێکی هاروهاج بەڵام دڵناسک دەبێ. هەر لە منداڵیەوە تاقەتی دەرس خوێندنی نابێ و قوتابخانە بەجێ دێڵێ. ڕۆژانە خەریکی فرۆشتنی وردەواڵە دەبێ و شەوانیش دەست دەکات بە فرۆشتنی چەرەسات لە ناو چایخانەکان کە لەو سەردەمەدا بیت بێژ و گۆرانی چڕەکان تایدا تا درەنگانی شەو خەڵکیان بە دەنگە خۆشەکانیان سەرقاڵ دەکرد. ئەوە ڕۆژی زەماوەندی کە من لە بۆکان ژنم هێناوە. ئەوان دایکمە، ئەوە نازانم کوێیە، لە هۆشم نییە. ئەوەش ئەمنم. ئەو چکولانە نازانم کوێن، ئەوە نازانم کوێیە. لە هۆشم نامێنێ ئەوانە. بەڵێ دوو عەجەمم خواستووە، ئەوە ژنی سێبوومی منە کوردە. دا لەو فاسلەیەدا ئەوانە ئێستیفادەیان لێ کردین و لە ئەو فیلمشتیان لێ پڕکرێتەوە. ئەو زەمان کە لە شاپور بووم، کچێکی عەجەم ئەمنی دەویست، ئەمنیش هەر ئەوم دەویست، زۆرم پێخۆش بوو. مایەیەکی زۆری برایەکی هەبوو، براکەی نەجار بوو. دی ئەو زەمان ئەو ئەکسیان لە من هەڵگرتەوە. نێوی سارا بوو، کچەکە نێوی سارا بوو. ئەجارجارە بە تورکی کە گۆرانیم دەکوت زۆری پێخۆش بوو، دەگریا. ڕۆژێکی لێم پرسی، کوتمە تۆ بوو منەگە گۆرانی دەڵێم دا. کوتی تۆ هێندە بە سوود و دڵناوایی دەڵێی
ناتوانم نەگریم تااقەت نایانم خزم و کەسەکەشم پیان خۆش نییە هێندە لە تۆ نزیک بم وەلی ناتوانم ئەوەش زەمانی جەوانی حەسەن زیرەک بوو کە جیرانمان بوون زۆری من خۆش دەویست چونکە منیش هەر بە سۆزەی خۆم گۆرانیم دەکوت وەلی قابلی مەجلیسات نەبوو چکۆلە بووم ئەمن زەمانی سەید ئەلیەسکەر هاتە بۆکان لەسەر حەوزێ لە قاوەخانەی کاحەمە حوسێنی خاسافێ کە ئەویش هەر خوانندەی مهم بوو لەگەڵ وەسا محەممەدی خەیات ئەوانە ڕەفیق بوون لەگەڵ ئەم سەید ئەلیەسکەرە نێوانیان خۆش بوو دعوەتیان کرد هاتە بۆکان ئەمن لەو زەمانەوە تا ئێستا لە دوی ئاهەنگهای ئەو سەید ئەلیەسکەرە هەر خزمەتکارم ماڵی سەعدون عەسکەری لە گەڕەکێک بەناوی حەسارە گەورە بوو کە زیاترین سەوزەواتی بۆکان لەوێ دەچێنرا و سەعدونی مێرمنداڵیش هەموو ڕۆژێک عەرەبانەیەکی لەو سەوزەواتە پڕ دەکرد و لە ناو گوند و کووچە و کۆڵانەکان دەگەڕا و بەدەم گۆرانی چڕینەوە خەڵکی لە دەوری کۆ دەبوونەوە و سەوزەواتەکەی پێدەفرۆشتن. کای سەعدون هەر لە هۆڵی منداڵیەوە ئەو قەریحەیە لە ڕۆحیدا ئاشکرا بوو کە وەختێک دەچوو بۆ کەوەر و پیواز فرۆشتن ئێمە حەوشە حەسارەکەمان سەوزی کاری وشتی وای لێ بوو لە بارجینێکی دەنا دەیبر بۆ دەهات لەوێ بە وەسیلەی ئەو گۆرانیە تەواوی خەڵکی ئەو دەیە هاتنە دەرێ و هەر دەچوە هەر دەیەک هەموو کەوەر و پیوازەکان لێ دەکڕی ئەوە سەرەتای ئاشکرابوونی دەنجێتی.
بابا جان وەرانەی مریەمێ چەندە جوانی ئەو مریەمێک لە بۆکاندا یەک بوو بۆ ئەوەت کردو زۆر هیچ کەس بە جوانی ئەو نەبوو وەختی من زانی کە من ئەوە ماڵی میرزا حەسەنی باباخان پێیان کورد کچیان فلان کەس بەدادی ئەو کوڕە بگا وە شێت دەبێت بەدبەختە عیبە ئەسەم بۆ تۆ گوناحە جوانێک بۆ ڕۆژەی بخەی کوتم نا دەبێ حتمما بۆ خۆی پێم بڵێ دەنا لە ئێوە قبوڵ ناکەم هات بۆ خۆی هات کچی فلان کەس لە کۆڵ من بەوە چێت پێخۆشە بۆ ساز دەکەم چێت پێخۆشە بۆ دێنی وەلی لە کۆڵ من بەوە نەکنم بۆ خۆی ماشۆغەی هەبوو چونکە بۆ خۆی ماشۆغەی هەبوو ئیدی میش دەستم لێ هەڵگرت نەچوم بەدیدا ئەو کەسەی کە وا پێیان کتبوویانەوە تۆ بۆ پێت کتووە تێر و پڕیشان لەودا بوو بینێکی زۆری پێچوو لەسەر ئەم لێدانی ئەو کچە ئەمن ئەو گەڕەکەم تەرک کرد جیرانی خۆتان بوو جیرانمان بوو ئادی ئارێ وەڵڵا پێوە نەهێنیت قەت نەدرکاندەوە من دڵم خۆش بوو پێم وا بوو بەسەر خۆمدا دەڵێ وانەکی وەی 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 دڵ نەخۆشی دەرێدی هزران جانی جانەیانمی وەرە مایەی ژین و حەیاتم مایەی ژین و حەیاتم برید و دیوە نمی وەرە ئای وەی ئای ئای برید و دیوە نمی وەرە گەردنەزانی چەنێ پاشیوە حاڵەکەم بوو دیدەنێت وەی ئامان ئای 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 برید و دیوە نمی وەرە ئای برید و دیوە نمی وەرە لە تەمەنی 15 ساڵان لە کارگەی تووتن و دوخانیاتی بۆکان وەکو کرێکار وەرگیرە بەڵام مانجێکی نەخایەن سەری خۆی هەڵگرت و بزر بوو کەس نەی دەزانی ماوە یان مردووە تا 2 ساڵ دواتر کەسێک بە ناوی هەمزەی حەمیدی بە بنەماڵەکەی گوت لە ناو فڕۆکەخانەی تاران بینیوێتی و خەریکی بۆ یاخچێتی بووە دواتر تاران بەجێ دێڵێ و ڕوو دەکاتە ماڵی کەسێک بە ناوی مەشەدی اسماعیل لە شاری تەورێز مەشەدی اسماعیل سەعدون عەسکەری دەکاتە کوڕی خۆی و هەموو کارێکی بۆ دەکات لەوێ فێری زمانی تورکی دەبێ و جاروباریش بە تورکی دەچڕێ بەڵام پاش 9 ساڵ تاقەتی شاری تەورێزی نامێنێ و ڕوو دەکاتە شاری سەلماس لە شاری سەلماس عاشقی کچێک دەبێ و ئەو عاشقە وا فێری تورکی چڕینی دەکات کە کەس نازانێت کوردە ئەم هونەرمەندە باشترین گۆرانیە تورکیەکان لەو شارە بۆ دڵدارەکەی دەچڕێ 3 ساڵ لە سەلماس دەبێ و دواتر دەچێتە شاری شیراز من لێرەوە هەستام ڕۆیشتم بۆ قەرەمسالیان بە پێیان لە بۆکانەوە تا قەرەمسالیان بە پێیان ڕۆشت لەوێەوە ماشینی گەنم لە بۆکانەوە دەهات بڕوا بۆ تەورێز بووانە ئەو ئاغایە وەختی ئەوانە دەهاتن دەستی لە ژووری نار و نەهارۆشت بخۆن ئەمن لەو فاسلەیەدا سوی استیفادەم کرد چوومە نێو گەنمەکەوە لەسەر ماشێنەکە چوومە سەر ماشێنەکە چوومە نێو گەنمەکەوە گەنمەکەم هەموو بە خۆم دادا نەمهێ بمە هەتا تەورێز نەیان کورد خەڵکی چۆی نەشیان زانی لە دزێلاباد تازە دزێلابادی تەورێز دادەنرا لەوێ ڕایگرت بۆ پاسکا بۆ بادڕەسی
ئەمن لەو فاسلەیەدا خۆم فڕەدا خوارێ نەم پێش کابرا شۆفێرش بزانێ چوومە نێو دزێلاباد ئیدی لەو منتەقەیە مامەوە زۆر مامەوە 17 ساڵ لە گاراژی خادەم پێ دەڵێن ئەو بەڵی دزێلابادە 17 ساڵ لەو منتەقەیە مامەوە دوایی چوون بۆ تاران ڕۆژێک هەستام ڕۆیشتم بۆ شیراز ئای خدایە چ کارێ بکەم چ کارێ نەکەم هەستان ڕۆیشتین بۆ چەند دوکانگەران کە وەجروویەکی قەدیمی زۆر مهم بوو مامی ئەو کابرایەش لە پشت زیندانی کەریمخانی زەند لەوێ دوکانی هەبوو من چوون بۆ دوکانی دای کەریم کردم دای کەریم ئیجازە هەیە بێم لە خزمەتتدا من تۆزێک بە تورکی قسەم دەکرد هیچ کەس نەیدەزانی من تورکم فارسم عەرەبم چم بە فارسی قسەم دەکرد هەروە ئیدی کەس لە حێزی گفتاری گفتوگوی جەماعەتیدا دەرەقەتی من نەدەها ساما وەرە ئۆساڵمشەم ئیستیشەنە گەساڵمشەم ساما وەرە ئۆساڵمشەم ئیستیشەنە گەساڵمشەم یارم گێدب تاح kalmışam, yarım gidip tah kalmışam. Dün samavera o salmışam, bana istişene salmışam. Samavera o salmışam, istişene salmışam. Yarım gidip tah kalmışam, bana Dedim yar uzak Allah gelecek falan bilmirəm Allah gelecek inşallah buyur gelecek inşallah buyur gelecek Vay gülüm yasın aynene vay gülüm yasın aynene sevgilim yasın aynene sevgilim yasın aynene kapıda duran Allah'ına İrahmin gelsin lana İrahmin gelsin lana hey zaman dedim ay zaman سەماوەرەکەم هەڵ کردووە ئاورم تێخستووە هەڵم کردووە کە بکڵێ سەماوەرە ئۆ ساڵمشەم ئیسیکانە گەس ساڵمشەم لە ئیسیکانەکە قەندم تێ کردووە کە چای شیرینت بۆ دروستکەم ئیسیکانە گەس ساڵمشەم یارم گێدت تاح کاڵمشەم یارم ڕۆیشتووە بە تەنیا ماوم یار بزە گۆناخ جەلەجەخ بیمرم نەوەخ جەلەجەخ دەڵێ یار دێ بۆ ماڵی ئێمە بە میوانی وەلی نازانم کەی دێ بە میوانی یار بزە گۆناخ جەلەجەخ بیمرم نەوەخ جەلەجەخ ئینشەڵڵاه بووین جەلەجەخ ئینشەڵڵاه بووین جەلەجەخ دەڵێ ئینشەڵڵاه ئەوڕۆ دێ بۆ ماڵمان لە شاری شیراز دەبێتە پینەچی لە شیرازیش 3 ساڵ دەمێنێتەوە و دیسان دەگەڕێتەوە بۆ شاری سەڵماس بۆ ماوەیەک لە سابڵاق دەبێ کە کەسوکاری پێی دەزانن و پاش 17 ساڵ دەیگەڕێننەوە بۆ ماڵەکەیان لە بۆکان ئەم هونەرمەندە بە زمانی کوردی و فارسی و تورکی گۆرانی دەچڕێت بەڵام ناهێڵێت کەس دەنگی تۆمار بکاو تەنیا بۆ دڵی خۆی و لە ناو کۆڕ و مەجلیسی هاوڕێیانی نزیکی خۆی گۆرانی دەچڕێ و هەر کەس بیویستایە دەنگی تۆمار بکە لێی تووڕە دەبوو بەڵام لە ساڵی 1970
بۆ ئەوەی یارمەتی دارایی دوو ژەنیاری هاوڕێی بەناوەکانی عەبە بچکۆلی تەپڵژەن و تۆفیقی تارژەن بدات، دوو کاسێت یا دوو شری تۆمار دەکات و پێیان دەبەخشێ تا لە ڕێی فرۆشتنی ئەو دوو شریتەوە تۆزێک باری داراییان باشتر ببێ. کەسادون بە سوورەتی تۆمارکردنی ڕسمی لە هیچ شوێیەک گۆرانی نەکوتووە، بەڵام من ئەو ساڵە کە تەمەشام کرد تۆفیقیش و عەبڵای عەبەچکۆلیش بێکار بوون و دەورەکەوا بوو لەو دەورەی 57دا بڕێک شتەکە لە تەوەرەبستە لاچوو بوو، بازاڕیان نەبوو. گوتم کاک سعدون چ بکەین لە عەبڵا و لە کاک تۆفیقی تارزان؟ گوتی وەڵامی چم؟ گوتم چۆنێکی لە دەست نایە، هەتوو هەمە کاری لە دەست دێ، دێ چ بکەم؟ گوتی وەرە چی نەوارێکیان بۆ پڕ دەکەینەوە. گوتی وەڵا بۆ فکری چاکە دەچینە ماڵی خۆمان. وەڵا هەستاین چوون بە تۆفیقم کتو عەبڵام هێنا و چوینە ماڵی کاک سعدون و دانیشتین و لە ساڵی 22/57 و 58دا ئەلەو فاسلەیەدا 57 بۆ 58 لەو فاسلەیەدا ئێمن دوو نەوارم لێ پڕ کردەوە، نەوارێکیانم بۆ خۆم هەڵگرت، ئەوەی دوایە نەواری ئەوەڵیەشم دا بە عەبەچکۆڵ. زمان كاتبين على السيد آل الشين زمانيين واحد تبكين وابو كان عبسكول زربت ابو خويدي دا وشاركت كالتوفيق كاتبين ركلام بود الله كاتبت عن السيد ای نخل من ای نخل من که برگ و برت شد ز دیگران، دانی کذابه دانی کذابه دیده من ها گرفتی. کاک سعدونم گەرچی وەک کابرا کوتێنی چۆتە شەڕی سیالی ئەزغەری کوردستانیەوە چۆتە ئەردی بەحثۆ کە مقابلە لەگەڵ ئەو کە بتوانێت گەرچی سیالی ئەزغەریشی دیبوو، جەنابی سیالی ئەزغەر هاتە بۆکان و هاتە لای سەردار و لێرە ئەو دەم ئەو باشەوە بیردێ. ئەردی بەحزۆرت دەکەم هەر لەو دەمەوە هۆگری دەنجی ئەو بوو، بەڵام ئیدی چەچیدەیەک ئەسارەیەک بەشێکی هەڵبژاردە لە گۆریانەکانی جەنابی مامۆستا سیالی ئەزغەری کوتۆتەوە، بەڵام بە سەبکەکەی خۆی. سید عەلی ئەسغەر بەڕەحمەت بێ هات بۆ بۆکان، دوو ڕۆژ لە بۆکان بوو لەگەڵ کاحەمە حوسێن کە دەنگی خۆش بوو، دەچوو ماڵا کاحەمە حوسێن. دوایی ئەوانە دەهاتە هەر وانێکی مزگەوت بەر ئەو ئەیوانی مزگەوت پێشبانێکی زۆر بوو، هەموو خانندە ینی ئینسانهایی بە ئەرزش دەهاتنە سەر حەوزە جەلەسەیان دەگرت و ئاوە کۆمسیۆنیان دەگرت و هەرێکی لە حاڵەتێکدا. کاحەمە حوسێن ئەمن هەر مزم بوو، گوێچکەی منی گرت و کوتی دەبەرە دەرە چ دەڵێ بڵێ دەرێت جارە جەلەسەکەمان لێ مەشێ بێنە. گوتم هەر تۆزێککە هەر تۆزشکە من ئاوە کاحەمە حوسێنم بە زۆر وادار کرد لێم گەڕێ تا ئەو ئاهەنگە تەواو کەم دوایی.
هونەرمەندە ئەگەرچی ئێستا زیاتر لە 80 ساڵی تەمەنە، بەڵام هێشتا گەرویەکی زێڕینی پێوەیە و هەگبەیەکە لە گۆرانی کوردی و فارسی و تورکی و یەکێکە لە ئەستێرەکانی جیهانی هوەر و گۆرانی کوردستان کە بەداخەوە وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە و نامۆ و غەریب ماوەتەوە. گۆرانەکانی باوکم هەموویان خۆشن، ینی ناتوانانی بڵێ کامیان لە کامیان کەمتر خۆشترە یا ئەوەی کە یەکیان ناخۆشە، دانەدانە هەموویان یەک لە یەک خۆشترن. ئێمە چونکە باوکم کەمتر لە لامان بووە بە واستەیەوەی کە چەند شغڵەکەی وا بووە زۆر لە ماڵێ نەبووە، ئێمە زۆرمان جۆداوەتە دەنگەکەی. مەسەن لە جگایەک شتێکەکە بڵاو دەبووەوە بێخەسینەوە بیری باوکم ئەو دووریەی بۆ ئێمە جبران دەکردەوە، ئەو فاصلەی بۆ ئێمە پڕ دەکردەوە. زۆر ئۆگری دەنگی باوکم ببووین، حتا لە ماڵیش نەبایە ئێمە مەسەن لەگە بیرمان دەکرد چون وا نەبوو دووریەکەمان کەم بێت یا مەسەلەن ڕۆژێک بێت دوو ڕۆژ بێت، جاری وابوو بە مانگی ژێمە نەمان دەدی. هەر ئەوە باعث ببوو ئێمە مەسەن زۆر جۆر لە دەنگی ڕابگرین. سەیغەفوری سەیتەهات لە بیرە ئیدی چۆنی دەکوت شریخان لەو سەر و بەندەدا ئەو ڕێزە ماڵەی بە ماڵەنگۆوە لەو دەمەدا داهاتەگە لە بیرت جا تۆ ئەگە لەسەر ئاشی دەتکۆ دیدی هەر پەنجەرە بوو دەکراوە. ئەو ڕێزە ماڵەی بە ماڵەنگۆیەمان بۆ بڵۆ بە خاترێکم بۆ بژێتەوە. ئەو ڕێزە ماڵەی ئەو ڕێزە ماڵەی بە ماڵەنگۆ هەموو خۆش دەوێ گوڵەکەم بە سۆنگەی تۆوە، هەموو خۆش دەوێ گوڵەکەم بە بوونەی تۆوە، نەخدا دەمداتێ نەبوو خۆم دەمرن چونکە غاریبم گوڵەکەم کە نەگرێ خەدرم، کەنجێ غاریبم گوڵەکەم کە نەگرێ خەدرم.